کریستیانۆ هاوکاری وڵاتی مەغریب دەکات. کریستیانۆ ڕۆناڵدۆی پرتوگالی ئۆتێلەکەی لە شاری مەراکیش دەکاتە پەناگەیەک بۆ ڕزگاربوونی بوومەلەرزەکەی مەغریب. پاشەوەی لە مەغریب بوومەلەرزەیەکی بەهێز بە گوڕی 7 پلەی ڕەختەری جیهانی ڕوویدا و بەو هۆیەوە هەزاران قوربانی و برینداری لێکەوتەوە. بە تایبەت لە شاری مەراکش ڕۆژنامەی مارکای ئیسپانی پشڕاستی کردەوە کە کریستیانۆ ڕۆناڵدۆ خاوەنی کۆمەڵێک هۆتێلی تایبەت بەخۆیەتی بە ناوی پێستانە CR7 لە نێویاندا ئەو هۆتێلێک لە شاری مەراکشە لە مەغریب کردوێتی بە پەناگەیەک بۆ گەلی مەغریب. ڕۆژنامەکە ئاماژەی بەوە کرد هۆتێلەکە سیفەتە تایبەتەکانی خۆی خستۆتە لایەک و دەرگاکانی بەڕووی هاوڵاتیان ئاسایی کردوتەوە. هۆتێلەکەی کریستیانۆ لە شاری مەراکش وەک هۆتێلێکی 4 ئەستێرە پۆلێن کراوە و بەلەمانگەیەکی لە دەرەوە تێدایە کە دەڕوانێتە سەر شاری مەراکش و سنتەرێکی لە جوانی مۆدێرن و چێشخانەی تایبەتی تێدایە. هەروەها لەم هۆتێلە هێڵی ئەنتەرنێت بە خۆڕایی دابین کراوە. هۆتێلەکەی ڕۆناڵدۆ لە مەغریب لە پێشبڕکێی خەڵاتی گەشتیاری جیهانیدا و ساڵی 2022 بۆ کیشوەری ئەفریقا وەک باشترین هۆتێلی نوێی ئەفریقا ناسێنرا.